كان بهاوي داري تخوى بتوال دوسر يا كان بهاوي داري تخوى خموال دوسر يا كان لك إلى لا وي تخوى بواني دوسر شنبو بروامني يا تخوى بواني سەبارەت بە هەورامانی طبعاً کۆمەڵی دابشکاری بینی تاریخنا جا مێژوە تا ئیسە کۆمەڵێک بۆچوونی هەنی سەروانەی کە هەورامان چەند بەشین و کۆگەی گێرەوە یۆچا بۆچوونە کە ئێمە ئاماژش من دەبێت ئانەنە کە سەردەم و پەیمان و زەهاوی ساڵ 1969 بین دەوڵەتی عوسمانی و دەوڵەتی سەفەوینە هی هەورامانە منتیقە دابشکیان بە دوی بەشێ بەشی گەورەش بەرو دەوڵەت و سەفەوی کەوتن بەشی گولانەی چشکە گن و دیم و هەریم و کوردستان وێ ماوە بەش و کەوتن بە وەرو دەوڵەتی عوسمانیەوە دابشکاریەتەر ئانە بێن کە سانەکی هەورامانی واچمن دەسەڵاتدارەکی و حاکمەکی هەورامانی وەخت و وێش کە دەسەڵات بێن چی منتیقەنە هەورامانشا دابشکردن ملو 5 بەشارە ئایج بریتیا جە هەورامان و لهۆنی چەنی هەورامان و تەختی هەورامان و دزڵی و شامیانی چەنی هەورامان و زاوەرە و ڕازاوە کەمەرە چەنی ژاوەرە و گاوەرە ئی 5 بەشە دەسەڵات و سانەکە تۆزیع شاکردن ئانەی تریش کە منە بۆ تۆزیعاتی تریچمەهان بریتیا دابشبوونی سروشتی ئایج ئانەنە کە بە پاو ئاسیسی لە زنجیرە چیایە شاخەکە زاگروسی و هەورامانی و واشمی سێخران و تەتە و داڵانی ئی هەورامانە بێن بە دوی بەشەوە بەشی وەش کەوتن بۆر و واچمی کەوتن بەش و خۆر هەڵات و ئیشاخە کە گن و دیم و وڵات و ئێرانیەوە بەشی وچ کەوتن خۆر ئاوا و زنجیرە شاخەکە ئاماژەم پنەدا کە ئایج کەوتن دیم و وڵات و عێراقی و هەرێم و کوردستانیەوە طبعا هەورامان ڕاستی خاوەن و حەزارەت و شارستانیەتی تایبەتە منتیقەکان هەر ئینەیە بێن سەبەب و ئینەی بەڵگەما سەر و ئینەیە ئانەوێک کە 2021 جە 44مین کۆنگرە و لیژنە و فەرهەنگ و ڕێکخراوی یونسکۆینە کە وڵات و چینێنە شار و فۆجینە کە بەسرا و نوێنەر و 139 وڵاتە ئامادەیشە نەبێنێت چی کۆنگرانە بڕیادریا سەر و ئانەی کە منتیقە هەورامان و دیم و ئێرانی پێسە 26مین ناوچەی هونەری واچمێ کەلتوری وڵات و ئێرانی ئەشناسیا و دانەژنریا پۆرە کە ئینەش منتیقی و فرەگیرەوە چەنەشەنە واچمی یەڕەسە و یەری هێکتاری زەمین 600 دەگێ یەڕەسەد یاگی نیشتەجێبوونی هەمیشەییە چەنی یەری منتیقی پارێزاوی سوشتی 1100 منتیقی شوێنەواری و مێژوویە چەنی 36 گوندی واچمی لادەگایی ناوچی فۆلکلۆری چی منتیقەنە کەوتینی زمن و ئینەیە کە ڕێکخراوی یونسکۆی پسە منتیقی و محامیەتی طبیعی و پارێزاوی سوشتی و فۆلکلۆری جەوڵات و ئێرانە دانیژنیان پڕە منتیقە هەورامانی ڕاستی فرۆ ڕۆ طبیعی و سروشتیەکە و هەتا مرۆیەکی چۆ دۆڵەمەنیژان پێی نمونەی جەڕوو دەرامەت و ئاوێەوە هەر شارۆچکەوێ گولانەی پسە تەوێڵێ 60 و یەری هاناوێژنێ چەنە کەینە نیشانەیانێنەکەی منتیقە بەڕاستی دۆڵەمەنە بلی هەر کوچەوە هەر کۆڵانیوەش هەر دۆڵێوەش پێوێش 5 هاناوێژنێ چەنە جەڕوو دارستانی و جەڕوو ڕۆکی سروشتی و منتیقەوە دۆڵەمەنە کە بە تایبەتی دار و بەڕووی واشمین ئینە کە فرە دۆڵەمەنە دار و نەرەی ئەشناسیان لاوی ماوە هەورامیەکە ماچمش هەتاوەکو ئینە هەرمێلێ کێوێ هەنجیرە کێویە ئینە و ئیلە ئاخری لەسەر ئێوەکانی دەی چی دوورێن شەوە لەسەر ئێوەکانیان جەڕووە مرۆیەکەی چۆ ڕاستی هەورامی پاسە مەشهور بێن کە دەست ڕەنگین بێت خاوەن و ئانەی بێن کە نیشتەرێژ نەبێن شەو و ڕۆخەری گۆرمانی دەسی بینێ ژەنەکەی شاشان بەشان و پیاەکە عشا کڵاشی شاچنێنێ ڕانک و چۆخەشا بیان جولبەرگ و وێشا بێن کەرەستی واچمێ خاکە ناز و بێڵ و زەنگەن و کەرەسەکەی کە باخشا پنەوە شێکردنی ئینیشاکە دێنێ ڕۆی چەنە ئامێنێ تەبیعەت و سروشت پسەمە هین ماچۆ گژیەنێ چەنەی سروشتی ملشانەیان پێی سروشتی تاوانشا چا منتیقە شاخاویانە بە تەوەنە و سروشت و منتیقەکەی تەڵان بە شێوازیوی جوان ترەیسەر
باخیشە دروستی کردینی و دیکۆری و دیمەنێ جوانش نیانسە دروستکردن کە سەرنج و خەڵک و بەریش کێشتن تاوەکو بێ سەردان و ئیمەنتیقەیەکە. ناریگیان گەریێبنی هەلشوارگو زەریگەیدەی دەڵێتێ خاڵدا قسەکردەی سەر و کولتور و بەها و ژینگەی هەورامانن یان لاو هەورانیەکەوە جە ڕوانگەوە هەورامیەوە پێویش گرنگە و قسەکردەی سەروی بابەتەیە پێویست پانەی کارۆکە ئێمە بەجە ڕەگ و ڕیشە و مێژوورە بلمێ پێی مێژوێەوە هەرە کۆنی چکە ڕوانگەی کە هەن جەلاو گەلە زاگرۆسیەکە و پێگاتە و هەورامی چ پسەیە بەشێکە کولتورە گەلە زاگرۆسیەکە ئانەما پەنەماچوە کە ڕوانگەوە ئەنیمیزمانە هەن ئەنێ ڕوانگەوان کە ئینسان و ئی جوگرافیایە کە بەگردی و پەنەش گەلە زاگرۆسیەکی ینی تەمام و سروشتی پسە بابەتەوە زیینە تەماشەکەرە و هەرچی و جە ڕوانگە و ئینسانەوە جوگرافیایەوە پسە مبارەکبیی پسە چەمک و پیرۆزی ڕاستی تەماشە شەنەکەی ئەگەر سەرنج دەی جە هەورامانە ئەنی پرس و بیناسازی جە مێژوونە تا ئیسێچە کەم تافرە یاگەکانە تەمەنە ڕەبتش بۆ معریفەیەوان ڕەبتش بۆ ئاشنابی بە کولتور و زیهن و ڕۆحیەت و نەتەوەکەوێتوان هەر یاگەنە کە معریفە ئاگایی پە مێژوویە بۆ جەڕاستینە تا ئاستێەوە هەرە فرە ناوازە دروستکردەوە یانەی یان دەگایەکە چەندی سروشتی هارمۆنیە ینی مێوە و پێویستیەکە جە سروشتی کە وەرگیرێنێ ینی فرە گۆڕانکاریشان نامان ملارە بەڕاستی. طبعا منطقە و هەورامانی مەبەست ما چێشاجە وێ گونجنای چەنی تەبیعەتی چەنی سروشتی منطقەوە سەختە. ئی منطقە سەختە ئەگەر معریفەوە خاص بە ئینسان و جوگرافیایە نەبوو ینی منەیە و زامنکردە و بژێوی ژیانی بەڕاستی فرەفرە ناڕەحەت بوو ینی جاری چانەهان پێی دروستکردە و تەڵانەوە زەحمەتیەوە فرەفرە ئینسان و هەورامی چەشتەنش تا ئانەی کە بەش و پێویستیەکە بێژ ئیتر سەوزکردە و دار و درەختی بویان بەروبووم و سەوزە و میوەهاتی بۆ دلێشەنە سەوزکار و پێینە ئیسفادە شانەکەەوە و تەمام و ئاکەرەستایچە پێی کۆکردەوە بەروبوومەکە کە بەکار شاردێن دووبارە جە سروشتی وەرشگرتنێ پێین منە ئێمە چنگڵەمان چنگڵە پێی کۆکردەوە بەروبووم و ئابابەتا کە بەکارمان جە داری بێت. تۆ زەوێت زانی دماو مدەتێ زەمەنی گەرچەوە کە دروست کردیۆ جەبین مشۆ ئی چنگڵە کە دماو مدەتێ زەمەنی چەند ساڵەوە کە جەبین شێن نەبیێن بەگرفت پێی سەر و سروشتی چونکە جە پێگاتە وێش دروست کردیان بە بێ دەستکاری کردەی نەفاریان پێی مادێوەتەری پۆکەی کە جەبین مشۆ دووبارە بۆ بە خاک ئیشکالێتێش دروست نەکردن. ای بۆ ناڕانەچیە کەمی بەوازی ئی من شەریکی تۆماغی تابلەکەی خۆشخازی ئی من شەریکی تۆمی تابلەکەی خۆشخازی ئی سلامی چڕیلێ ژینگە پاراستەی هۆرامانە هەمیشە کولتور بێن هەرجە دیرزەمانەوە تا ئی سەدەشکە هۆرامێکی کە گریایگەوە بڵاوی بێنەوە هەیاگیەوە بێ بە هۆرامێکی چ دەگا کاوشانە بە چ بەر و شاری بە چ بەر وڵاتیەوە بێ بە هەمیشە ئاستی ڕۆشن بریشە کە باوانەوە پێشەمەنەوە کولتورە جوانە کە تاوانشە هەیاگیەوە بێ بە خزمەت بە ژینگەی کەرانێ و هەروەها پاژیری و ئاست و ڕۆشنبیریە کە هەنشە دەزڕەنگینێک کە هەنشە هەمان کاتەنە سروشتی و ژینگێک بەکارباراوە پێ خزمەت و وێشا و خزمەتکردە بە ژیان و وێشە.
خزمەت بە ژینگەی کەرۆنە بەرامبەرشەنە ژینگەشتا و خزمەت بە ئینسانی کەرۆنە هەرامێکی تاوانشا کە ئادا درەختە بەرداری پێمونە درەخت و وەنێ و قەزوانی کە نیانشا سەرانێ کە بە کاشە ئادەم پێواردە ڕۆژانەوەشە تاوانشا بەسەر لە قۆ دەزڕەنگینیش درەختەکەی بەر و درەختەکەی بەکاربارا پێوەشکردۆ تەزبیحی و پێورەتە و هەروەها بابەتی ئابووریانە تا ئیسفادەشە نەکرانێ هەم پێ جوانکاری بەکارش بارانێ. یۆچا گرنگیا کە قسێش سەرکەرمێ ڕوانگە و ئەدەب و هونەری و هەورامانی سەر و ئینسان و هەورامی پێی سروشتی پێی پرس و ژینگە پارێزی هەتا پێی پرس و ژەنێجە ڕاستینە و یۆچا ئوستازە بە سەلێقە حەزرەت و بێسارانیە حەزرەت و سەیدیە مەلا مستەفا و تەختەی و هەر پاسە حەزرەت و مەولەوین بەڕاستی مەولەوی فەرماوە و هەر کۆمیەی هانە و هاناون ئانە سەیرانگای چەم خومارانن میرزام یەوادەینەوە هارمن فەسڵێ و ئاراوگێڵ دەردەدارمن گرفتی دەماغ نەڵا بۆش پەرداخ پەیپەی بووی ئازیز مریۆش نەدەماغ شەو بۆ گیان پەخشەوە فرسەڵ زانۆ ئی سوبحە خاسەوە فرسەڵ زانۆ شەو دیای وەشا چون سوبحی نۆدا کۆن چون سوحبیەوە شوێنی تۆدا ئەنی ئەچی تێکستەنە حەزرەت و مەولەوی تەنانەت نەک باس و زەریفی و جوانی سروشت و هەورانی کەرۆ بین و پەیوەندی ئینسانی هەورامی چەنی سروشتی کەر باز جە ڕێگوستەوە کاتەکە ژیوای کەرۆ یعنی ئینی پێی وێشە ئوستازگەلێوەنێ جە هونەر و سەلێقەکاریشا پێی دنیا و ژینگەی جە هەورامانە نەپەی وەسەفدا و ژینگە بەهەشداساکە و هەورامانی دەستەوە باڵاشە بێن بە تایبەتەر دلی هونەرمەندەکانە ئوستازەوە پسە مامۆستا حەمەحسێنی کێمنەی بەڕاستی ئێمە هەتا بڕێ بەزمێمە هەنێک کە تایبەتێنێ بە پرس و ژینگە پارێزیۆ تا میواچمە هەتا هەبێ پرس و پیرۆزییان منەیۆ ئای گیاندارە دانسقاکە جە هەورامانە پێی منەیمە بەزم و کەڵێ پێی کەڵامە کە دلێشەنە هەم شاعرە هەم گۆرانی واج بە ڕۆحیەتەوە فرە ناوازەوە باز چانەی کەرۆ کە ڕەخنەداین و ئینسانی کەرۆ پانەی کە دەک سەیاڵ پەنجەڵ تۆ ڕێز و نەخاک چانەی کە چەنی دڵڵمێ گیان لەبەری کە هەمێکی منتیقەنە تۆ کەریشە ئامانجکەریشە وەسیلە و دلێ هونەری هەورامینە پسەواتم ئێمە بەزممان کە یەک پارچە شیوەن کەرۆ پێ هەورامانی و هەر یاگەوە هەورامانی جدلێ هونەر و هەورامینە بەڕاستی زیینەن تۆ هەستکەری کە وەرو ئی هونەرێگنی هەستکەری سەر و وەرو پرسێەوە فیزیای کوانتۆمی گنی بەڕاستی چکە هەرچێ و زیینەن و هەرچێ و قسێکەرم. طبعا وەڵتەری بەسوانەی ماکە کە زێنێت و یاوانەی جە مێژ و کولتور و فەرهەنگ و هێت گرنگە وەروانەیە پێی بوار و بیناسازیژی هەمان چێوە ینی ئەگەر سەرنج دەی جە مێژوونە جە گلێرگە و هەورامانینە ڕاستی خەڵک و هەورامانی فرەترین ئا کەرەستی کە ئیسفادەش وە نەکردێنێ بەکارە ژاردنی پێی دروستکردە و بیناسازی گرت کەرەستی خامی سروشتی بێنی وەروانەیە هەم ئا کەرەستی کە بەکار شاردنی چەنی ڕەوش و کەش و هەوا و منتیقەکەی گونجێنێ ئامێنە چکە منتیقە هەورامانی وێتزانی منتیقەوە سەختە و زمسانەوە فرە سەخت و ڕاستی ئانەشە هەن وەروەی فرێوارەوە ئیلا ئاخری
بۆرو ئانەیە هەوڵ شادان تەمام و ئاکەرستا کە جە بیناسازینە بەکار شامارە تەمام و ئاکەرستا کەرەستی سروشتی بێنێ هەرجە تەوەنێ وەگێرش کە تەوەنی یۆنجە کەرەستە هەرە سەرێکەکە هەم پێی دروستکردە و یانەی هەم پێی دروستکردە و تەڵانەکە پێی باخداری چکە هەورامان خاکێەوە فرەکەمژن پێی ئەنیکە زەمینە و هینیش بۆ بەرەماردە و کشتتوکاڵی و ئانیشاشە بۆ بەڵام بەداخۆچەنی تێپەرکردە و زەمەنی و بە تایبەت جە ئارن ئێمە ڕوبەڕوو زیهنێتەوە مۆدررنیتەی سەرمایهداری بێنمە کە دلێشەنە تەمام و کەرەستە و ئامورا کە بەکار بریا پێ دروستکردە و بیناسازی هەنی چەنی سروشتی و لایەنی ڕۆحی و زیهنی ئینسان وە سروشت و هەورامانی نمێەوە بەڕاستی و تامی واچمێ چێگەنە پسە ڕەخنەوەی تەبانە هەورامان ئێمە خەوەن و یەرێ بەشاجە هەورامانین یعنی هەورامان پێکمێجە یەرێ منتیقا کە یۆشە هەورامانی لەوەنە کە بەشێوەشگن و دلێ هەورامان و دلێ بەش و باشوور و کوردستانی و نیمەی چشگن و بەش و هەورامان و ڕۆژەڵاتی و هەورامان و تەختی ماهان چەندی هەورامان و ژاوەڕی جەڕاستینە پارێزگاریکردەی جە کولتور و ڕەسەن و هەم زمانی هەم فەرهەنگی هەم بیناسازی جە هەورامان و ڕۆژەڵاتینە تا ئاستەوە هەرە فرە ناوازە بەڕاستی ئا کولتورە پارێزیان بەڵام جە باشوورەنە بەداخۆ بەڕاستی تا ئاستەوە کە تامی واچمە جەبینشیان ئی پرس و بەتەبەت بیناسازی بەڕاستی ئینامەتیسیە گەورە تاریکە بووە باوەڕانی وێ ئامینیت خواتاوی وێلانی خواتاوی وێلانی ئیقژە خاوەکی هۆناڵێنینی ئالی هێزای پەخشانی شانڵێ ئیوە کەس ناحەستا هۆناڵێنینی طبعا بەشێوە فەرەچە پێویستیە چاکەرەستا کە جە هەورامانە نەخەڵکە هەورامانی بەکاردێنێ پێی پێویستی و زەرورێت و ژیان و ڕۆژانەوێشە ڕاستی بسە وڵتەری جواتمە پانتاییەوە هەرە فرەشا گرجە سروشتیۆ ئاکەرەستێنی کە جە سروشتیۆ وەرش گرتنی و بەکارە ژاردنەوە دماتە کە جەبێنیش مشا دووبارە گێڵاوە پێی دۆخ و تەبیعی شادلێ باو بە بەشە جە سروشتی پێی نمونەی ئێمە نانەشانی مەهانێ ئی نانەشانی جەکات وێشەنە پێی وەرگێرتێ و بەکاراردە و یاگێ نانی بین هەر نانەشان خاصە ئی نانەشانەوە پێی نمونەی ئی زەمبیلێمان ئی زەمبیلێ زیاتر جە دلێ باخەکانە پێی کۆکردەوە بەروبووم و وەزی و هەناری و ساوی و هەشتاڵی وانشا بەکارامێنی ڕاستی پێی نمونە ئینێما هەنێ ئینە زیاتر جە کۆڕ و کۆبوونەوەکە مەجلیس و شەوانی نە بەکار ئامێنە پسە ئستاتیکای و ئانیشا و ئینێ پێی نمونەی جەئیسەنە دووبارە وەشبەختانە خەریکە مۆرکەوە یان گێڵایەوە هینەش پێی دروست بووینە جانتا و کناچان ئافرەتان پێی بەکاراردەوەی نیشا ئەگەر بەی دێژورە ئێمە نیشانە کۆمەڵی دیمەنی نیشانە مەرمێکە دەلالەت چانێکەکە وەڵتەرێ جواتمان پێی نمونەی کریۆ بەشێ فرەچە حاجەت و پێویستیە دووبارە جە کەرەستە و داری جاروی چەندی سادە شەنەکەر میوە چەندە پێێتەوەکەیش بەڕاستی دیژە تەبیعەت و سروشتە و ئینە کەوگیرە ئینە ئەنواع و چەمچەکان هێجە چەمچە چاوێت تا زەڵاتەوە و ئانیشا گێرەش و ئینە بابە ئینە جەکات وێشەنە پێ دۆلکە بیان پێی دۆواردەیە و ئانیشا بەکار ئامان تقریبا تاوی ماچمێت تەمام وە کەرەستە و پێویستی کە جاورامانە بەکارامێنێ گرتووە خێ طبیعی شابیان و بەداخۆ ئیسە پلاستیک ستیل ئینێ یاگی شاگرتن کە دژە سروشت و طبیعەتەنێ بەڕاستی و چێگەی چەنە دووبارە هەرجە بابەتی و ئەکسسوارات و گێرەش جوانکاری یان نێوانیشاوە ڕازنەوە گێرەش تا هەر پێویستیەتەری پێین ئینە پسەواتمە ئینە دەفر و یان قاپ و دوین پێی دوی بەکارامان
طبعا یۆتەرچە بابەتا کە هەورامانە مێژوێ هەرە کۆنژن بابەت و زانست و وشکردە و واردەیە بە شێوە فرەچە واردا کە وەرز و وێشانە کۆکریێنە بە سەر و بانەکاوە درێنێ وەرەتا و وشکی کریانە جەکات و پێویستینە بە تایبەت وەرز و پاییزی و زمسانی نە دووبارە هینە بەکار ئامێنێ ئی واردەی بەکار ئامێنێ و تەواچ و مێژوو وشکردەی و واردەکە جە هەورامانە نەگەڵەوە پێی فۆرم و کلانەکە چەنی دروستبیە و فۆرم و کلانی کە تاواچ و مێژوێ 20,000 تا 25,000 ساڵ زیاترەژەن بەڕاستی ئی بابەتە پسە بابەتێوە پێویست و زەروریەت و بەردەوامی ژیان و ئینسانی گرنگیش دریان پێنەوە جەبەروانە بابەتێ تەریش کە قسەی سەرکەرمێ هەر سەبارەت بە پرس و شەکردە و بەرووبوومەکە چا قۆناغەنە چا سەردەمەنە هەر تیرێەوە هەر کلانەوە پێویستی ژیان و وێش چێش زیابیە بوو چاواردەیە پسە سەوقاتی بەخشانش بە کلانەکە و چواردە و وێش بەبێ بەرامبەر چاراسیناریش کە معریفێ و فرە زەیفەوە بەس مێشۆ بۆ پرس و وشکردە و واردە پەسمێ بۆ پرس و ئەنجومەنەکەیان بابەت و ژیلا و مەرێوە جەڕاستینە جاهورامانەنە دووبارە کولتورێەوە دیموکراسی پێوە ژیوای و ئەنشابێ و سیستەمێەوە بەڕێوبەریش بێن کە بە پرۆسە و دەنگدانی و ئەنشا تێپەڕبیان نووسینی جەنێ چا. هەڵبەتە دیمەتەر و فکر یان ڕوانگە و هەورانیەکە پێی ژیانی و ئاماشاوە چەنێ بابەت و ژینگە پارێزی جەڕاستینە جلوبەرگە هەم پسەواسمێ پاڵێ کە نامەوە تایبەت چانە کلاش بنمونە ئەنێ کلاش یون چا پاڵەیە کە مێژوێ بەلایانی کەمەوە یارە هەزار ساڵەژە بەڕاستی ئەنی ئینە پێوێش بابەتێوەن کە دەلالەت چانەی کەرەوە کە میلەت و هەورامی جە یەرێ هەزار ساڵێکی واڵتەرەوە خەیاڵ و دروستکردە و دیزاین و پاڵەوە چینێش بێت کە نامش کلاشە ئینە پێوێش گرنگە و تایبەتمەندیە تەرئینە هەم پێی فەقەراتی خاسە و هەم ئینە جە کەرەستەی خامی سروشتی دروست کردووە جەڕاستینە ئێستا ئاپاڵێ پاومن ئەنی ئانە جە بەشێ هەرە فرە و پێگاتەوە ئاپاڵەیە جە ئەساسەنە جە نەوتێن جە نەوتە دروست کردوان جە چەرم و حیوانی یان تو حیوانە ڕاوکەری پێنەوە ئانەینە کە چێوەچانە شەنە دروستکەری کردو ئارونەکەمە گۆڕانکاری ملوانەی راما بووە یۆتەر چا بابەتە تو بە هەفتە بە دەڕوو تاوی ممارەسە و کردنی و کلاشی پێی سەفەری دووری و نیشاکەری ببینەی بوو قاچات بێ بەڵام جەپاڵانە بەڕاستیانە هین مەکریۆ. یەتەر چا بابەتە کە گەرەکمە قسێش سەرکەروە تیشکەش سەر بەڕاستی بابەت و جلوبەرگی هەورامانە دووبارە ئیریچ کەرەستەی خاو ڕاستی ئیسفادە کریان و جیاواز چانێکە جە سیستەم و پیشەسازی مۆدێرنینە جە بابەتی تەری سەرچاوی تەری فاڕی و ئیسفادە کەرە ئاریچ چخڕانکە هەڵبەتە مێژوو چخڕانکی پێی وەمین جاری جە هەورامانە
ئیریچ ئیسفادە جە مەرەز و حیوانەیە کردی و کە ساڵانە پاچاشە و ئی چخڕانکە ئی جۆرە جلوبەرگی جا هەورامانە پێکەم جاری پسەواتم بەرگن و دماتەر ئینە فاریۆ پەیمەنتێقە و پشدەری و ڕانی و قەڵات زیوانیشە و چاگەی تۆ دووبارە ئی سنعەتە فاریۆ ملۆ پەیمەنتێقە و بادینانی بەتایبەت پەیمەنتێقە و زاخۆی و دۆکیوانشە وایسە چخڕانک و زاخۆی بەناوبانگا بەڕاستی و سەبتی ڕاستەقینە وشت چخڕانەیەک ئی خەتە باریکەنە جا هەورامانەوە جا منتێقە و بادینانی زاخۆینە فاڕێپی سەبتەیەوە ئانەی چیاواسی نیشانە مرۆچی بابەتەیە چەنی کەواتمە دۆخەوە سروشتی وەش کردیەوە هینە ئاریش پێی ئانەی گەڵەوە کە جەڕاستینە حیوانش پێی سەرەمە بڕیان پێی مەکوشیەوە پێی ڕاو مەکردیەوە پێی دەستوستەوە ئی کەرەستە خامەیە بەڵکو ساڵانە مەرەزەی کە حیوانەکەی و ئیسفادە کردی و حیوانەکەی وێش پسە زیینەی منۆ و جە پاژماوەکە ئاری ئیسفادە کردیونە و کردی و پێی خامەیەوە هەتا دروستکردە و فەرەنجی جەر دووبارە چانەی دروست بۆنە. بەڕاستی ڕۆبەڕۆ هەرامان کێشەی ژینگەیش فراتەر بوونە چەم و ڕابردوێنە بەداخۆی ساڵا دماتەریە کە ئاهۆکاری بینی ئاچوی کە بین و هۆکار کە ژینگۆ هەرامانی بەرەو پیسە بلونە فرەبیە و ڕێژە و گەشتیارەکان پێ منتیقۆ هەرامانی هەروە دیاری نەکردو شوێنی تایبەتی هەرامیەکە کە تایبەت شکرا تەنها پێیاگی گەشتیاریە کە گەشتارێکی تەنها پێ ئاگا بلانێ دەست نە بەرا پێیاگە تایبەتەکە هۆرامانی کە تاوە پسە وش پسە کولتور و وژمەنەوە هۆرامێکی ئانەچە بیان هەروها بەهۆ بازرگانی کردەوە بە یاگە گەشتیاریەکە و هۆرامێکی کارۆشاکردن کە ئی گەشتیاری نەتاوانی کاتو کە ملان یاگە گەشتیاریەکانە ئایاگی وشە پاکەکەراوە ماوێشە بە پیس بۆ خۆڵی مازارجیە هەر پاسە فرەبی و تەکنۆلۆژیا و بابەتە تەکنۆلۆژیاکە لا دەگاکانە کاریگەری فرە خاستکەڕە سەر و مرۆڤەکە چەم و ناوچە گەرمیانیەکە هۆکەتێ تامی ئاسمی دەروون و خەڵک و وەرامانی فرەتەر سەر و وێتەراتە ئاماتیەکە گەرمیانینی هەر پاسە بەردەوەی جادە پێیاگە گەشتیارە دوورە دەستەکە پاسشکردن کە ژینگە و هۆرامانی بەرەو تێکشێ بلۆنە هۆکاری تری جانەنەکە بیو گەنجەکانمە خەڵکەکەی بەشبەستی بە مەعاش و حکوومەتی یان هەرمانی حکومی شارەکانە ڕادەگاکە مازوو جیا ڕۆژارەکان ملۆنە ئینەچ بوو بە کەمتر کە خەڵک تاوەن ئاژەڵداری کردنەکە وش ئاژەڵداری هۆکاریوی ئالا پیانێ کە ژینگە و یاگەکەی پسە وژمانەوە. منتیقە هۆرامانی کۆمەڵی کێشش هەنێجا ڕووی ژینگەییەوە ئێوە چاکیشەیە مەسلەی جیهانگیرینە
گلۆبالیزیشن پاسەشکردن کە ئیسا مەسلەی جوانە هەورامانە شکڵ و شێوە و یانەکەش بێن کە کەسی وێ بسە گۆرانی شاعری مێ ئاوێ سەر تەماشەکە ڕوو کە شەوێنە چراوی گیسیۆنە و شعرش سەرەرەماچۆ ئیسا دیکۆرە و دیمەنە جوانە و هەورامانی نەمەنن خەریکە گیانگیری پاسەکەرەوە شێواز و بیناسازی منتیقە هەورامانی هیچ فەرقیوەش نییە چەنی شارێ بسە سلێمانی بسە هەڵەبجێوی بسە هەولێری بۆکای کەرەستە سەرەتایەکە وما تەوانەکەی وماجە دەست دێنێک ئانن کە بلۆکە بەکارمێ خشتە بەکارمێ کۆنکرێت بەکارمێ بەڕاستی هیچوی بەکارمەیە وردە وردەی بیناسازیەمە ئینا چیرۆڕەشن پۆکە گرنگە شارەوانی تەوێڵی شارەوانی بیاری شارەوانی خورماڵی ڕاسا و یاسای تایبەتەش بوو ئاک خاوەن یانە ملزەم کەرۆپانەی بە پاو ڕێنمایی شارەوانی کە چەنی سروشت و تەبیعەت و منتیقەکەی گونج و اینجا یانی دروست کراوە بیناسازی کەران نەک پاشێوازێکە هیچ فەرقیوەش نەبوو چەنی شارێ و بسە سلێمانی ئینە یەکەم کێشەکەمانە کێشە و دووەم و ئێمە جەڕووی سروشتی و هەورامانە بریتیا جەمەسەلە و ئایرکەوتەیە ئێرکەوتەیە فرەفرە بیان بە تایبەتی چی دمایە گۆڕانکاری کەشەوایەکە و حتا وەکو ئامای گەشتیاری پەیمەنتیقەکەی کە یۆن جە سەبەبەکە دروستبێ ئێریچی هەورامانە ئێمە ڕوبەرەوە فرە دارستانەکە و لە وەرگا سروشتەکەمە جەدەستدان کێشەوە تەریچ ماچی منتیقە هەورامانە بریتیا جە کان و تەوانەکە ئەی کانەتەوانی جە بە تایبەتی جەدەگا و باخەکون و گەچینێنە جەدەگا و گوڵپینە دەرەفێڵانە جە دەگا و هانە و دنی و دەرەومەڕینە باچمێ دەشتڵی و چاڵانە و ئینیشانە منتیقیەوە فرە جە سروشت ئا منتیقەیە تیک دریان دار و درەختەکەش دلێنە بەر ئامان کریان بەکانە تەوانینیە و بە هەمان شێوە ئیسفاش شاچەنی کری و شارەکان و منتیقەکە تەرینە کێشەوە تەرجە ڕوو ژینگەی و هەورامانە بریتیا جە ڕاوکەدەی بەڕاست ڕاوکردەی و ئاژەڵ و باڵندەکیویا کەینە هەورامانە دیمەنیەوە جوان و سنجڕاکێشاندان و بنەمەوە سەرێکی چەنە پێی گەشتیاری و ڕاکێشان و گەشتیاری وڵاتەکە تەرینە جە پارکی نیشتیمانی وانیشانی سواشەنە کری و بەداخۆ ئی حاڵەتە و ئی بنەماچمە هەورامانە ناچیر و هەڕەشێن. غمسە چالاکانی بوار و ژینگەی هوەری خۆشبەختەکان توانم کە چەند ساڵ و ڕێکخرا و نوێنێ کە کۆمەڵە گەنجی وەرمی کە ئامانما پارێزگاریکردەیە جە ژینگە و هەڵەبجە و هۆرامانی و هەڵەبجە دەوروبەریش بەگشتی تەوامە ڕاو چەند پرۆژیویۆ کە خزمەت بە ژینگە و منتیقەکەی کەرمێ ئایجە پێشکەشکردە سیمیناری جە مەکتەبەکانە پێزاوڵەکە کە بەڕاستی ئیسەنە فرە گرنگا کە هەرمانە سەر و زاوڵاکە منەکە کە تاوامێ پاساپەنەکەنێ کە چاتەمەلەنێت ژینگە پارێزی بانێ کە ئینە کاریگەری فرەخاستشان سەودا هاتوو منتیقەکەمە هەر پاسە ئەرەمەرزیا و کارگیری تۆرەکەی وەشکردە و تۆرەکەی خامی کە تاوانمە نزیکە و 4 ساڵانە تاوانمە 200,000 تۆرەکەی خامیمە دابەشکردن دایرە حکومیەکانە مەکتەبەکانە کە چەندی سیمینارەکەی کە پێشکەشکردنی مەکتەبەکانە پێزاوڵەکە تۆرەکە خامەکاشە نێنبیپەنێ کە تاوە ڕۆژانە جاتیانێ کە عەلاگۆ پلاستیک بەکاربارانێ ئیتۆرەکە بەکاربارانی پێ بازارکردێشە پێ کاروبار و ڕۆژانێشە هەر پاسە بەرکردە و ناملکێوی ژینگەیی کە باسە گیوا و درەختە بەردار و دێبەراکەرەوە کە منتیقە و هەڵەبجەی و هەرەمانیانە سۆزێبانی و کە خەڵتا و ئیسفادە شاچەنەکەرۆ هەم پێ بەرەکێش و هەم پێ واردە و ڕۆژانێش کە چەندی سۆزیبانی و چەندی خزمەتکردیانی و چکەش و هەوێنە ژیوانە بژووتیا گیواوێت.
ینی پسەواتمە بۆ ئینسان و ئێمە جارێتەر جاڕوانگێوە ڕەسەنەتی وێشەوە بارگراوند و معریفە وێشەوە تەماشە و کۆ سێکتەرەکە ژیانی کەرو و دلێت چەنە بە تایبەتتر پرس و ژینگە پارێزی چکە ژینگە یانە و سەرەکی هەر کەسیمانە یانە ڕاستەقینەکە و گرد و بوونەوەری بەڕاستی ژینگەکەمان ئەگەر ئێمە نەتامێ ژینگەکەیمان پارێزمێ و دەم شۆبیمێ ئاریش خزمەتمان مەکەرەوە و ئێمە چەنی تامە ئینەکەمێ پێویستمە پانێن کە ڕوانگەما فارمێ پێی نزیک بێماوە پێی درەختی کە شوکووی پێی یاگە گەشتیاریەکەمە بەڕاستی چکە ئی پرسێتە ناپرسێوە ڕواڵەتی نییە تۆ بە شێوەوە عەفەوی بەبێ پارێزگاریکردەی جەبەها سروش تەبیعەتەکە وێش نزیکش گنیۆی نە گرفتە پێی دروستکەرەوە گرفتە و یۆتەرچە خاڵاکە گرنگە ئێمە سەرنجی ژۆز بسەر ئانەنە کە ئێمە بەیمێ تەمام و لایەنە ژیانیمە پێ ئاسانکاری ژیوای و ڕووکردە و گەشتیاری پیمەنتەقەیە بۆ ئێمە جێ کەرەستە و خام و سروشت و منتێقەکەی وێش ئیسفادە کەرمێ پێنە دمای جەبین مشە دووبارە بۆ بەخای گرفتێما پێ دروستمە بۆ بەڵام کە بچەبەرەوە چێوش پێ هاوردەکەری دمامتە تێوەیتە بۆ بە گرفتێەوە گەورە بەڕاستی جینە بەتایبەت بەکارادە و قاپی پلاستیکی گرفتە جەکات و وێشانە پێمە جەمەنتێقە وەرامانینە کەرەستەکەی فرەتترین کەرەستی بە جەداری دروستی کردیانی کردیۆ ئینە پسە پرسێەوە دووبارە وزی و وەر و باس و خواستی و هەرمانشتە کردی. سەر ڕەوانێکە منتیقە هەورامانی بەڕاستی کەلتوریەوە جوانش بێن هەر کۆنۆ ئێمە بۆڵی ئاینی ئیسلامی چەنە ئاینی زەردەشتی منتیقەمە تەکی دەسەر و پارێزنای سروشتی منتیقەیەکەدنەکە ماچۆ قسەی خاصە واچمێک ویرکردەوە خاص کردداری خاص ئینە یەری پرەنسیبی سەرەکی بین کە خەڵکو هەورامانی سەر گۆش کریان و پەروەردە کریان تاکو هەورامی سەروینی پەروەردە کریان تاکەوە ژینگە پارێز بیان هەتا وەکو ئاینی ئیسلامی چەنە بڕێەوە دار و درختی بەچوی نەخوازرا و خاص نەدریان قەڵامە هەتا وەکو ئانی کە هاناوەکی کە تۆ ئیسفاواشە چەندەکەری پیسی نەکریا پیشوازە ئی ڕۆشنبیری و فۆلکلۆریەوە هۆشیاریە زیاتر کردی و تاوەکو ئێمە کەلتور و منتیقەکەی پارێزنێ.